بەناوی خوای بەخشەندە و میهرەبان یەکێک لە پیاوچاکان دەڵێت خوای گەورە هەر کەسێکی خۆشویست چوار شتی پێدەدات. یەکەمیان لە دڵی خەڵکدا خۆشەویستی دەکات. نەتبیستووە کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم خوای گەورە هەر کەسێکی خۆشویست بانگی جوبرائیل دەکات و پێی دەڵێت من فلانی کوڕی فلانم خۆش دەوێت، تۆش بە هەموو ئەهلی ئاسمان بڵێ کە خۆشیان بوێت و پاشان دەیخاتە دڵی هەموو مسلمانێک کە فلان کەسیان خۆش بوێت. خاڵی دووەمیان زانست و زانیاری فێر دەکات، ڕێنمونی دەکات، هیدایەتی دەدات، بۆ ڕێگای چاکار ڕێنمونی دەکات، دەی زۆر جاریش ئیلهامی دەخاتە ناودڵەوە و شارەزای دەکات و بەرەو چاکەی دەبات. خاڵی سێمیان بەبێ بوونی هۆز و عەشیرەت خوای گەورە ئەو کەسە بەهێز دەکات لە دڵی خەڵکدا. خاڵی چوارەمیان بەبێ بوونی ماڵ و سەرۆت و سامان خوای پەروەردگار ئەو کەسە دەوڵەمەند دەکات، واتە دڵی دەوڵەمەند دەکات. چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم دەوڵەمەند ئەو کەسە نییە سەروەت و سامان و ماڵی زۆرە، ئەو کەسەیە کە دڵی دەوڵەمەندە. کەواتە بامون و تۆش هەوڵ دەین ببینە خۆشەویستی خوای پەروەردگار و ڕەزامەندی خوای پەروەردگار وەدەستبێنین بۆ ئەوەی خوای پەروەردگار ئەو چوارشتەمان پێ ببەخشێ و هەرچی چاکەی دنیا و قیامەت هەیە خوای پەروەردگار بە بەندەی خۆی دەدات.